خاڵی چوارم ڕوکنی چوارم ئیشکردنی ئینتیماکە بریتە لە سلوک، یعنی تۆ ئەبێ ڕەفتارێ بنوێنی کە ڕەفتارەکەت پێێتەوە دیار بێ کە تۆ سەر بم ڕەوتەی. هەروکو چۆن ناشێک ئابرایەکی پارتی لە سلێمانی ئاڵایەکی سەوزی هەڵگرتووە و ئەڕوا بۆ مەڵبەندی یەکێتی و دێت و ئەڕوا، بەڵام کابرا هاوێکەشی پارتی خەڵک بڕای پێ ناکەڵ ئێمە چیام دووفاقی تۆ دیارە هەر بە سەرزارەکی یەکێتی بەڵام لە ژێرەوە لەگەڵ پارتیە لەبەر پارەکەی. یان بەعەکسەوەیەکێکی تر لە هەولێرە لە دایرەی زەردایە بەڵام هاتوچۆ یەکێتیەکە و عەلەمێکی سەوزی هەڵگرتووە و ڕسمێکی بام جەلالی کردووە بە سەردڵیەوە و لە بازاڕە ئەڕوا و دوای شەوەکەی لێپرسن تۆ چی کارێ؟ ئەڵێ ئەوەڵ کاکە من پارتی وەڵاو کوڕی فڵان مەسئولە. ناکرێ مەشتێکی دووفاقیە. لەبەرەوە زۆر زەروریە هەموو ئینتیمایەک بچەسبێ، سبقی ئینتیماکە بریتە لە کردەوە. تۆ بێ بە ڕەفتار بیسەلمێنی کە لەم ڕەوتەی دەرسەکانت خوێندووە، مەنهەجت خوێندووە، ئیمتیحانت یاداوە، بووی بە کۆمەڵکار، وەرە وزت بە گەڕ خستووە، ئیرادەت بە قووەتە، جوامێرانە هاتوویە پێشەوە، نەبەز و دلێرانە هاتووی و ئیشی کۆمەڵکاریەکە. ئەنجا ملکەچی دەربڕیوە بۆ ڕێبەرەکەی و بەیعەتت داوەتێ، جۆڕایەڵی فەرمانەکانت کردووە، وەرت گرتوون و تەنفیزت کردوون. بۆ نمونێ ماڵێن لە ١٠٣ هەموو ڕەوتەوانێکە بێ لە ١٠٣ ئەو پارەی کە وەریەگرێ بیدە. ئێمە دەستمان بگاتەوە نەدگاتێ لێت وەرگرین تۆ پێداینەی لە قوتوویەکە بۆ نمونە لە ئەکاونتێکە دانناوەم لە ١٠٣ خۆت هەموو مانگێکە خەیتە لاوە، ئەمە هی ڕەوتە. دەستکاری ئەمە ناکەی حتا ئەگەر خوا نەخواستە بژمری، عمریشتان درێژ بێ ئینشاڵڵا، ئەگەر بژمری وەسیەتەکە ئێمە هی ڕەوتە، ئەمە بەیتولمالە دانناوە، لەبەرەوە ئەمە تێکەڵ بە میرات نابێت. زۆر زەروریە. بۆ نمونە بڕیارێکی وا دەرەچێ، بڕیارێک دەرەچێ هەموو وانەی کە ڕەوتەوانن ئەم ساڵ زەکاتەکەیان فەقەت بخەنە بەیتولمالی ڕەوتەوە. لەبەرە تۆ نایدەی بە کەس و کارەکانت، بەڵام ئەیدەی بە بەیتولمال و پێمانەڵێ ئەڵێ من دووسێ کەسی خزمم هەیە زۆر محتاجن. ئەنجا دەرەجەی محتاجێتیەکە دیاریەکەین، بزانین چێ ئەسبەقیەتی هەیە. لەوانەیە ئەو دراوسەیەی فڵان کەس مستحقتر بێت لە خاڵی تۆ کە خاڵی تۆش هەر زەکاتی پێشە، بەڵام ئەم ئافرەتە بۆ نمونە لە پێشترە. و ئێمە لەم مەسەلە شەرعیانەشە جیاوازی ناخینە نێوانی ڕەوتەوان و غەیرە ڕەوتەوان. چونکە ئێمە موسڵمانی پێش هەموو شتێک ئێمە ئەو باوەڕمان وایە کە ئەوەی کە موسڵمان بوو مافی موسڵمانەتەکەی لەسەرمانە، لە هەر گروپ و جەماعەتێک بێ یا سەر بەخۆ بێ یا لە هەر شوێنێک بێ. و تووشمانە ئێمە کاڵین موسڵمان یعنی ئالی مزگەوتن، سۆفیە، سەلەفیە، ئیخوانیەکە، کۆمەڵە، فەتحوڵا گولەنە، نورچیە، جیهادیە، هەر کەسێک کە هەیە هەموویان مافیان لەسەرمانە، وەکو برای موسڵمانیش ڕەفتار لەگەڵ هەموویان ناکەین. ئەنجا ئەم ڕەفتار نواندنە کە تۆ وردە وردە لە ناو خەڵکی تر هەست پێکرێ، مەسەڵەن تۆ جۆ لە دەرسەکانی منەگری ڕەمزێکی ڕەوتت پێە، کتێبەکانی ڕەوتت پێ، تەوزیعیانەکەی ئیمتیحانت یاداوە، ئەم ڕەفیقە دڵسۆزانێک کە لە دەوروبەرتن هەست پێکەن ئەڵێن ڕەوت. چۆن ئێمە لە ناو خۆمانە هەست پێکەین ئەڵێن فڵان کەس سەر بە دەولەیە، بەس ئێمە نامانێ خەبەری لێ بدەین، خۆ نامانە قسەکەش بڵاو بێتەوە بۆی نەیگرن. یا ئەڵێن فڵان کەس سەر بە قاعیدەیە، فڵان کەس جیهادیە، فڵان کەس مەدخەلیە، فڵان کەس لە باڵی فڵانە. لەو بابەتان ئێمە زمانمان پاکە بەرامبەر بە موسڵمانان و ناشمانەوێ ببین بە جاسوس لەسەر کەس. و پێشمان خیانەتێکی زۆر گەورەیە موسڵمان بە گردان، شتێکیش نییە لێی ببووری، چاوپۆشیشی لێ بکەین ئێستا لە بێدەسەڵاتیمانە، ئەژینا چاوپۆشی لە هیچ کەسێ ناکەین و خالیفەتی شەرم بکاو لە ناومانە بژی. لەبەرەوە زۆر زەروری عەزیزانی من تۆ باش دراسی ڕەوتەکە بکە، پەلە لە هیچ شتێک مەکە. تۆ دراسی ڕەوتەکەت کردووە، مەنهەجت وەرگرتەوە، پەیڕۆ و پرۆگرام و قەناعەتت بە ڕێبەری و بە ئیشکردنەکە هەیە. ئەنجا وردە وردە ئەم چوار ڕوکنە دێنیتە دی، پەیبردن و هەبوونی زانستی بەرامبەر بە پەیڕۆ و پرۆگرامی ڕەوت و ئەدەبیاتی ڕەوت و ئەوانەی کە لەسەری قساکەین، قەناعەتکردن بە مەنهەجەکە و بەو مەبادیئانەی کە بەرزمان کردوێتەوە، بەو دروشمانەی کە ئەیڵێین بۆ هێنانە دی ئینشاڵڵا. بۆ نمونە ئەڵێین نان و ئەمان بۆ هەمووان. ڕۆژێ لە ڕۆژان نابێ بێتە فکری هیچ ڕەوتەوانێکەوە کە ئێمە بە تەزکیەی حیزبی خەڵک تەعینەکەن. ئەبێ لە ئێستاوە وەکو چۆن مناڵێک لە ئەوروپا لەسەر دیموکراسی پەروەردە ئەبێ کە گەورەش بۆ هەر دیموکراسیە بێت. ئێمە بە هەمان شێوە کە ئەڵێین نان و ئەمان بۆ هەمووان، باوەڕمان وایە مهندسێکی یەزیدی پێش حافظ قورئانێک تەعینە بێ مادام ئەهلی اختصاصی خۆیەتی. ناژڵێن ئەوە فەزلی ئەو بدەین بەسەر ئەوە، ئەو کاتە نابێ مراعاتی ئەم جۆرە شتانە بکە، ئەو تەزکیە حیزبیانە بێت لە ناخمانە ئێستا بیسڕینەوە کە گەورەتر ئەبین دوای پێمان ناسڕێتەوە. لەبەرەوە ئەبێ لەگەڵ مەبادیئەکانی خۆمانە ئاوا ڕەفتارکەین. نان و ئەمان بۆ هەموو کەس. سنووری من کۆتایی دەکە، سنووری تۆ دەست پێک، سنووری ئەو یەزیدیە کۆمەنیستە مەسیحیە جوولەکەی هەرچی شتێکە، سنووری ئەو بێدینە
بەڵام ئەو مادام دژمندارەتی من ناکە دژمندارەتی ناکەم من بەلاغەکەی پێگەن من بانگەوازەکە شەرحەکەمەوە ئیسلامەکەی بۆ ڕوونەکەمەوە وەری گرت لە مەسەلە وەری نەگر هەرمەیلی خۆیەتی و ئازادی خۆی لەدەست نادا ئەگەر بەرامبەر بە ئێمە پێویستە چەکێکی باشتر هەڵگرین و بەرامبەر بۆ بۆی دەستی کۆتاکەین دەستی ببڕین نەتوانێت زوڵم لە ئێمە بکە ئەمە حاڵەتێکی ترە و حاڵەتی لا ئیکراها فی الدین شتێکی ترە کە کابرا ئازادە لەلامە لەبەرەوەی ئێمەمانەوێت لەگەڵ ئەم مەبادیانەیە بژین گەورە ببین قەناعەتمان بۆ دروست بێ ئەنجا کە قەناعەتمان بۆ دروست دەبێ بە بڕیارەکانی خۆشمانەوە پابەند دەبین تەواو دەستە جەمعی حرەکە دەکەین ئەو کات هەروەکوت مەگەر بڕیاریەوە هاتووە کە لە ١٣٠ داهاتی خۆمان بخەینە بەیتولمالەوە هەموو کەسێکی ڕەوتەوان لە هەر شوێنەکە هەیە بەیتولمالی خۆی قوتوویەکە دایناو تەواو دوای کە کۆکرێتەوە ئێمە پێویستیمان بۆ نابێت عەریزەی بین بە وەزارەتی داخلی تاغوتانی کوردستان و بڵێین وەڵا ئەمانە حیزبێ دروستکەین ئادێت خوا هەندێک پارەشمان بەر وەڵا مەقەڕەکانمان پارەمان پێ نادرێ مەقەڕەکانمان پارتی یەکێتی بمان دەنێ ئەو ساڵ و سەدەقەی لەلای ئێمە نیە کە داوای پێغەمبەرانمان هەڵگرتووە وما ئەسئەلوکم عەلەیهی ئەجرا ئێمە داوای پاداش لە هیچ کەسێک ناکەین خۆمان ڕەنجی خۆمان هەوڵی خۆمان و وزە و پارە و توانای خۆمانە خەینە گەڕ